ئێمە نامانەوێت بایکۆتێ بکەین و ناڕەزایی و خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی کەرکووک بە مەبەستی داواکاری لابرنی پاشەکەوتی موچە و گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند بەردەوامە و لە بەردەمی یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی گرتبوونەوەیان ئەنجامدا. مامۆستایانی ناڕازی داوا دەکەن سەرجەم مامۆستایانی خوێندنی کوردی بایکۆتی پرۆسەی خوێندن بکەن و وانە نەڵێنەوە. مامۆستایەکی سەر بە ناوەندیش کە بەشدار بوو لە خۆپیشاندانەکەی کەرکووک دەڵێت بەغداد موچەی مامۆستایان و فەرمانبەرانی خۆی هەموو مانگێک لە کاتی خۆیدا دابەش دەکات، بەڵام حکومەتی هەرێم لەگەڵ مامۆستایانی خۆی ڕاست ناکات. من ئەمڕۆ ئەم گرتبوونەیە ئەمڕۆ دوو پەیامان هەیە. ئەمە پەیامی یەکەممان ئەوەیە ئیدانەیش تەواوی ئەو کارە ناشرینەی دۆنی هەولێرەکەن کە شکۆی مامۆستایشکان و کەمە کە ئیهانەی مامۆستایان کرد، مامۆستا قەت ئیهانە ناکرێت. دووەم پەیامان ئەوەیە وەکو جەنابە داماژت پێکرد کە داوای گواستنەوەی ڕاژەکانمانەکەین بۆ سەر بەخا، بەڵام فشارەکەمان ئێمە بەردەوامە بین لە فشاری خۆمان. زۆر ناخۆشە کە ئەڵێن حکومەتی بەغا موچەی نییە و پارەی نییە، مفلسە، بەڵام مفلس نییە. من وەکو مۆزەفێکی سەر بەغا هاتوومە پشگیری خۆم براوە خوشکەکان مەکەم کە زۆر زۆر داخیان لێ خۆم کە ئێمە پارە وەرەگری هەموو مانگیان لە وعدی خۆی، بەڵام ئەمان هەموو ڕۆژی هەر ڕۆژی درۆیکیان لەگەڵەکەن. مامۆستایانەی کە ئیساکەی 5,000 مامۆستا زیاتر لە دراسی کوردیە لە کەرکووکایە کە ئیساکە تەماشاکە 500-600 مامۆستاکەتە سەرزادا. ئیساکەش ئەمان ئەو بەڕێوەبەرانی ئەو مامۆستانی ئیساکەش کۆیلی دەست حیزبەکانیان بە حەقیقەت ناوێنن دەربسن لە کەناڵەکانەوە قسەی خۆیانکردن بەرامبەر ئەم حکومەتە گەندەڵ و فاسدا. ئەم حکومەتە لە هەموو ڕێکەوە شکستی هاودووە. بە پێی زانیاریەکانی پەیام لەلایەن ژمارەیەک لە بەڕێوەبەری قوتابخانەکانەوە هەڕەشە لە مامۆستایان کراوە و بەشداری خۆپیشاندان و ناڕەزایەکانی کەرکووک نەکەن. ئەندامێکی دەستەی مامۆستایانی ناڕازی شاشکرای دەکات لەلایەن حیزبەکانەوە هەڕەشەی سزادان لە مامۆستایان کراوە ئەگەر بەشداری خۆپیشاندانەکان بکەن. مامۆستایانی کەرکووک بە تایبەت کە هەمووی تاعین بووە دوو حیزبەکە تاعینیانی کردووە، یەکێتی و پارتی. هەرچ کاتێک کە ئێمە بڕیارە دەین گردبوونەوە ئەکەین، ئەمان شەو هەتا یەکی شەو دوو شەو نامە و تەلەفۆن ئەڕوا بۆ مامۆستاکان بڕوای سزا ئەدرین، بڕۆی فەسڵەکرێ، بڕۆی مدیرەکە لەسەر تەنووسی. ئەمە وای لەوە کردووە کە مامۆستایانی کەرکووک زۆر جیاواز لە مامۆستایانی سلێمانی یاخود هەولێر حاڵی خراپتر بێ. وای لێکراوە ناتوانێت سەر دەرکاتە دەرەوە لە قوتابخانەکە بە هەموو جۆرێ باسی سزای بۆ کرێ. لە کۆی زیاتر لە 6,000 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی بەشێکی کەم لە مامۆستایان لە کەرکووک دێنە سەر شەقام و ناڕەزایی دەردەبڕن. ئەمەش بۆ کاریگەری حەزبەکانی دەسەڵات دەگەڕێتەوە کە ماوەی 14 ساڵە لە کەرکووک جگە لە هەڕەشە و فشار خستنە سەر مامۆستایان خزمەتیان بە مامۆستایانی خوێندنی کوردی نەکردووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.